سڵاتان لێ بێوم کاتتان باش لاڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگا و ڕادوێی ئاسمانی ئازادی ڕاستەوخۆ لەگەڵتانی لەم ئەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ لەبارەی بیمە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان گفتوگۆ دەکەین کە لە کاتێکە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لە ئێستا چەند پرۆژەی ئاسایەک لە پەرلەمانی کوردستان بۆ مەسلەی بیمە کۆمەڵایەتیەکان یان هاوکاری کۆمەڵایەتی یا سۆسیال ئامادە کراوە. بیمە کۆمەڵایەتیەکان چییە؟ ئێمە چۆن لە مەسلەی بیمە کۆمەڵایەتیەکان گەیشتن؟ ئەوەی ئێستا هەیە لە چوارچێوەی هاوکاریەکانی حکوومەت تا چەند لە چوارچێوەی بیمەی کۆمەڵایەتی ئێمە دەتوانین تێی بگەین یان بەدیوەیشتر تا چەند حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان توانیویانە بیمە کۆمەڵایەتیەکان بە پێی ستانداردە نێودەوڵەتیەکان بۆ هاونیشتیمانیان دابین بکەن تا چەند شەفافیەت و ڕوونی و یەکسانی لەو بیمانە هەیە کە لە ماوەی ڕابردوو یان لەو هاوکاریانە هەیە کە پێشکەش بە هاوڵاتیان کراوە. گفتوگۆی ڕەوشی مافی بیمە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان دەکەین کە تێیدا هەریەک لە بەڕێزان تریفە سۆفی توێژەر لە سەنتەری توێژنەوەی پەرلەمانی کوردستان و ماستەر لە کۆمەڵناسی وەروە حسام حەچیم ڕێکخراوی گەشەپێدانی ئابووری کوردستان کە جەنابیان لە سوودەکامە لە شاری سلێمانی و ڕاستەخۆ میوانانم لەگەڵمانن. ئەم کاتتان باش و گەرەک بخێر بن. زۆر سپاس بۆم دەرفەتە. تریفەخان لەوە دەست پێ بکەم جەنابتان هەم وەکو ئەندام لە سەنتەری توێژنەوەی پەرلەمانی کوردستان چەند توێژنەوەیەکتان لە ماوەی ڕابردوو لەبارەی ڕەوشی مافی بیمە کۆمەڵایەتیەکان یان هاوکاری کۆمەڵایەتی ئەنجام داوە. دوا توێژینەوەتان لەبارەی مەسەلەی شەفافیەت و دادپەروەریە پێشتر لە بواری تر کارتان کردووە. ئێوە بەگشتی چۆن سەیری ڕەوشی بیمە کۆمەڵایەتیەکان دەکەن لە هەرێمی کوردستانە؟ بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریکردنم. بەڵێ سەرەتا دەمێ ئەوەژە بەوە بکەم کە لە هەرێمی کوردستانیش وەک هەر وڵاتێکی تر جۆرێک لە هاوکاری دابین کردووە بۆ هاوڵاتیانی بە تایبەتیش بۆ چەند گروپێک بەوانەی کە پێویستیان بە هاوکاریەکە خۆیان ناتوانن بژێوی ژیانی خۆیان دابین بکەم. بەڵام بەداخەوە بە تێڕوانینی من ئەو هاوکاریانە زۆربەی زۆری ئەو هاوڵاتیانی نەگرتوەوە کە پێویست بوو بیانگرێت بەمانەیەکی تر مەودای بیمە داراییەکان کە لەلایەن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەدرێت بە هاوڵاتیان زۆر سنووردارە. بەڵێ بەپێی ئەو ستاندارانی کە لە وڵاتانی پێشکەوتوو هەیە ئەوەی ئێمە هەمانە چ ناوێکی لێ بنین دەتوانین بڵێن بیمە کۆمەڵایەتیەکانمان هەیە. ئێمە لە ماوەی ڕابردوو ئاگداری پێشتر بیمەی شتێک دەدرا بە قوتابیانی زانکۆ بەناوی بیمەی بێکاری کۆمەڵێک بابی تر هەیە کە ئاگداری ئەمانە چوارچێوەیەکیە تا چەند حاڵەتی لەم جۆرە هەیە لە چوارچێوەی بیمە کۆمەڵایەتیەکان ئەمانە دەخوێندرێنەوە؟ بەڵێ من بە تێڕوانینی من ئەوانەی تا ئێستا هەرچە هاوکاریەک لە هەرێمی کوردستان بدرێت بە هاوڵاتیان لەژێر بودجەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە اینجا شێوازی ناولێنانەکەی ڕەنگە هەتاوەکو ئێستاش زۆربەی لایەنەکانی کە پێدەری ئەو هاوکاریان کۆک نەبن لەسەرەوەی کە ناوێکی هاوبەشی بۆ دابنێم لە بەشێک لە بەڵێن ئەو هاوکاریانە لە ژێرناوی موچە دەدرێت لە ڕاستیە من پێم وانیەکەوە موچەیەک بێت چونکە ناش بێ موچە بێ دەبێ وەکو هاوکاریەکی کاتی بێ بۆ ئەو هاوڵاتیە تاوەکو دەگاتە ئەو کاتێک کە خۆی بتوانێت خۆی بژێنێەوە و یانیوەتە لەلایەن وەزارەتەوە دەستگیرۆیی بکرێ بەڵام بۆ کاتێکی بیمەی کۆمەڵایەتی پێناسە و چوارچێوەیەکی دیاریکراوی هەیە یان ئێمە چۆن لە بیمە کۆمەڵایەتیەکان بگەین؟ بڵێ ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو پێناسەی کە بۆ نمونە UN یان لە وڵاتانی پێشکەوتوو لەسەری کۆکن دەکرێت مەبەستمان لە هاوکاری کۆمەڵایەتی یان بیمەی کۆمەڵایەتی چییە؟ واتە دەکرێت بڵێن ئەو هاوکاریە دارایی و معنەویەیە کە لەلایەن کۆمەلگاوە یاخود بەواتەیەکتر لەلایەن دەوڵەتەوە پێشکەش بەو هاوڵاتیانە دەکرێت کە ژیانێکی ئاسایی ناتوانن بەسەر ببن. واتە بۆ مانایی کە دەوڵەت هاوکاری ئەو هاوڵاتیە دەبێت تا بتوانێت بە شێوەیەکی نەک تا ئاستی با بڵێن خۆشگوزەرانی بەڵکو هەموو پێویستە سەرەتایەکانی خۆی پڕ بکاتەوە دەوڵەت هاوکار دەبێت لەو ڕۆوە. زۆر باش دەگەڕێمە وڵات کاک حسام حەچیم بەرزنجی بەڕێوەبەری
کۆمەڵی گشتی ڕێکخراوی گەشە پێدانی ئابووری کوردستان سڵاو لە جەنابیشتان دەبێت تێگەیشتنی ئێوە وەربگرم کە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی سەرقاڵ و بەدواداچوون بۆ مەسلەی ڕەوشی ئابووری و ڕەوشی بیمەی کۆمەڵایەتیان هاوکاریە کۆمەڵایەتیەکان دەکەن لە چەند ئاستی جیادا ئێوە دەرئەنجامی ئەو بەدواداچوون و توێژینەوانەی کە کردوتانە وەکو ڕێکخرا و یعنی شتێگەیشتێکتان لا دروست بووە تا چەند لە هەرێمی کوردستان ئەوەی پێدەوترێ بە پێی ڕێککەوتنامەی مافە ئابووری و کۆمەڵایەتیەکان بە پێی ڕێککەوتنامەی نەتەوە یەکگرتووەکان ئەوەی پێدەوترێ مافە ئابووری و کۆمەڵایەتیەکان لە زمنی ئەوە مافی بیمە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان تا چەند دابین کراوە. سڵاو لە بەڕێستان لە ڕاستیە ئەوەی کە لە ئێستەیە لە کوردستانە کراوە وەکو پێویست نییە با بڵین کۆمەکی یارمەتیەک بۆ کەمەندامان کراوە بە پێی یاسا 150,000 و بۆ بێوەژنان و بۆ ژمارەیەکی تر ئەمەی چاودێری کۆمەڵایەتی و تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی بەڵام ئەو 150,000 وەکو یەک ئەدرێ پێیان ئەوەی خێزانی هەیە ئەوەی خێزانی نییە ئەوەی ئاگادارین کەوا بەشیان ناکات و گلەیەکی زۆر هەیە لە کەمی ئەو بڕەپارەی کە ئەندرێتێ وەکو بیمەی بێکاریش ئەو تا ئێستا نییە وەکو پێویست کرا بۆ ماوەیەکی کەم بۆ ماوەی 6 مانگ 150,000 بوو ئەدرا بە دەرچوانی زانکۆ ئەوە پێی ناوترێ بیمەی بێکاری لەلایەکی ترەوە ئێمە کێشەمان هەیە لە خانەنشینی خەڵکی کەرتی تایبەت تا ئێستا 600 کەس خانەنشین بووە کە 300 زمانی ڕژێمی پێشووە و ئەوەی تر بە هەزاران کرێکارمان هەیە کە چوونەتە تەمەنەوە تا ئێستا هیچیان بۆ نەکراوە و زۆری تریش هەیە اینجا دوایی شەفافێت و لێپرسینەوە و دادپەروەری وەکو پێویست نییە لەم بودجەیە خۆت وەکو شارەزایەک لە بواری ئابووری ئەم کێشانەی کە هەیە لە مەسلەی نەبوونی مافی بیمە کۆمەڵایەتیەکان یان نەبوونی ژیانێکی شەرەفمەندانە بۆ هاونیشتیمانیان پەیوەندی بە چیەوەیە ئێمە یعنی پەیوەندی بە کەمی داهات شێوازی بەڕێوەبردنەوەیە گرفتەکە لە چیدایە؟ کەمی داهات ئێمە تا 2013 کەمی داهاتمان نەبوو لە 2014ەوە ئەتوانین بڵێن کەیرانی دارایی دەستی پێ کردو و کەم و کورتی هەیە لە بودجەیە بەڵام پێشتر ئێمە بودجەمان هەبوو بەڵام نەتوانرا سیستمێکی وا ڕێکوپێک دابنرێ بۆ ئەوەی ئەو کەسانەی کەوا توانای بژێوی خۆیان ناتوانن بژێوی خۆیان دابینکەن یاخود کەسێک لە کەتی تایبەتە و خزمەتێکی زۆری کردووە و بەڵام کە کاتی ئەچێتە تەمەنەوە پێویستە بودجێ هەبێ موچەیەکی هەبێ خانەنشینیەکی هەبێ پێی بژێ یاخود حکوومەت هەنگاوی نەنا بۆ ئەوەی موچەی خانەنشینی کەتی تایبەت و گشتی وەکو یەک لێ بکات. بەڵێ کەواتە کاک حسام ئەوەی ئێستا هەیە ئێمە دەتوانین بڵێن لە هەرێمی کوردستان تا ئێستا ئاسایشی ئابووری تاک دابین نەکراوە؟ بەڵێ ئەتوانین لە ڕووی داراییەوە لە ڕووی ئابووریەوە وەکو پێویست ئەو دڵنیاییە یاخود ئەو سکیۆریتی پێڵێن ئینشورانسی پێڵێن یاخ دڵنیایی زەمان تەمین کۆمەڵێشتە تا ئێستا هیچی نییە وەکو پێویست نییە. بەڵێ ئەو بەدواداچوونانەی کە ئێوە دەیکەن لەو ماوەیە و ئێوە پێوە سەرقاڵن ئێوە دەتانەوێت وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنێ ئەم هەنگاوان و کۆنفرانس و وەڕکشۆپانی کە دەیکەن دەتانێت بگەنە چ دەرئەنجامێک چ خاڵێک؟ ئەمانەوێ بڕیاردەران یاخود پەرلەمانی کوردستان پەلە بکات لە گەڵاڵەکردنی یاخود لە پوختەکردنی پرۆژە یاسایەک هەرچەند ئێستا 3 پرۆژە یاسا ئێستا لە پەرلەمانە بەڵام چۆن بتوانین سیستمێکی ئەوتۆ دابین بکرێت لە کوردستانە لە ڕێی یاسایەکەوە کە ئەم خەڵکەی کە پێویستیان بە هاوکاریە وەکو بە ساڵات چوان وەکو کەمەندامان وەکو بێوەژنان بێکاران زۆرن گروپەکان یارمەتیەک یاخود هاوکاریەکی ماگانەیان هەبێ و لە خزمەتی ئەوەیە بێ بتوانین ئەو خەڵکانە
توانای مرۆییان بەرزکەینەوە و چالاکیان بکەین و بتوانین گەشەپێدانێکی بەردەوام دروستکەین لەم هەرێمەیە. زۆر باشە دەگەڕێمە وڵات بۆی کە تێگەیشتنی زیاتر بدەین لە چێوەی چەمچی گەشەپێدان مەسلەی چەمچی گەشەپێدانی بەردەوام لە چوارچێوە گشتیەکەی ئەویش ئێمە تاچەند پێویستمان بە حکوومەتی ڕەشیدا و ئینگلیزەرێک گود گۆڤەرنیس. تریفەخان لەبارەی ئەو پرسیارەی لە حسامم کرد مەسەری ئاسایشی ئابووری تاک لە هەرێمی کوردستان. ئاسایشی ئابووری چییە؟ ئێمە بۆچی کۆچی لەسەرەوەی کە ئێمە ئاسایشی ئابووری تاک غیابە لە وڵاتە؟ بڵێ سەرەتا بۆ ئەوەی تۆ کۆمەڵگایەکی تەندروستت هەبێ بۆی لە کۆمەڵگای دادپەروەری کۆمەڵایەتی هەبێ لە 2000دا دەرئەنجامەکەی خۆشگوزەرانی بێ بۆ سەرجەم هاوڵاتیان من پێم وایە یەکێک لە هۆکارە گرنگەکان ئەوەیە کە هەموو هاوڵاتیەک دەبێ ئاسایشی ئابووری سەقامگیر بێت. لێرەشدا بەرپرسیارەتی بەڕاستی دەوڵەتە هاوکاری ئەو هاوڵاتیانە بکە لە ڕووی دارایی و معنەویەوە کە ناتوانن سەقامگیری دارایی لەلایەنی خۆیانەوە دابینی بکەن تا ئەو کاتێک کە ئەو هاوڵاتیە دەکەوێتە سەرپەی خۆی. یعنی بەو مانایە دەتوانانی بڵێن بیمە یاخود با بڵێن هاوکاری دارێک کە لەلایەنی حکوومەتەوە دەکرێت کاتی بێت نەک بۆ ئەوەی ئێمە هاوڵاتیەکی بەمانایەکتر تەمبەڵ یان کۆمەلگایەکی سست دروست بکەین بەڵکو دەکرێت کۆمەلگایەکی بەرهەمهێنەر دروست بکەی. ئەم ڕوانینەی هەیە کام ڕوانینە یعنی ڕوانینێکە بۆ با بڵێن ئالێت و میکانزمەکەیەوەی بە دوواداچوتان کردووە ئەگەر بڕێک لەم هاوکاری کە درابێ سەرڕایەوەی لە با بڵێن لە ڕووی چەندایەتیەوە کە ژمارەی کەمە لە ڕووی مدەکەیەوە بە ئاراستەی دروستکردنی کۆمەلگایەکی بەرهەمهێن و ئەکتیڤە یان بە پێچەوانێک. بەداخەوە من لەوانەیە ئێستا بەشێک لە هاوڵاتیان پیان وابێت کە ئێمە لەگەڵ ئەوە نین هاوکاری بدرێ بەڵام بە پێچەوانەوە ئێمە لەگەڵ ئەوە داین بڕی هاوکاریەکان زیاد بکرێت تا ئەو کاتی کە لە توانای حکوومەتە زۆر باشتر بکرێت چونکە ئەوەی کە ئێستا دەدرێت من پێم وایە کە ناتوانێت کلێنێکی بچووکیش لە ژیانی ئەو هاوڵاتیە پڕ بکاتەوە چونکە مامۆستا ئاماژەی بەوە کرد کە بڕی 150,000 لە چاودێری خێزان وەک ئەوەی کە دەدرێت بە ساڵات و یاخود با بڵێ ئافرەتێک کە جیا بۆتەوە یان ئەوە تا هاوسەرەکەی زیندانی کراوە چەند گروپێکش بڵێ بڕپارێت چ سوودێک دەگەێنێ بەبێ دۆزینەوەی کار یعنی مەبەستم چ کاریگەریەکی دەبێ وتێکی باو هەیە دەڵێ ماسی مەدەرێ فێری ماسیگرتن بکە ئێمە چەند پێویستمان بە دیوی دووەمی ئەم مەسەلە هەیە. بەڵێ اینجا منیش هەرویستم ئاماژە بەوە بکەم کە هاوکاری کە لەلایەن دەوڵەتیان حکوومەتەوە دەدرێت بە هەر هاوڵاتیەک دەبێت بەڕاستی ئامانجەکەی ئەوە بێ کە تۆ هاوڵاتی بە یارمەتی دەری بی بۆی بیگەڕێنیتەوە ناو بازاری کار تا ئەو کاتێ یانەوە تا لە شوێنێک لە کەرتی گشتیان لە کەرتی تایبەت جێگای ئەو هاوڵاتی دەکەیتەوە نەک بۆی کە تۆ هاوکاریەکی بڕێکی زۆر کەمی پێ دەدەی ببێ ئەوەی کە دەستگایەکت هەبێ بۆی کە ئەو هاوڵاتیە بەگڕی بخەی لەو ماوەیە لەم دۆخی کە ئێمەتی دادەژین با بڵێن ئەم ڕەوشی غیابی بیمە کۆمەڵایەتیەکان دەبین ڕۆژانە کرێکان گیان لە دەسەدا هیچ بیمەیەکی سەلامەتی نییە لەم لاوە چین و توێژەکان دەبین لە چبار و دۆخێکدا دەژین چەند پرۆژه یاساک ئێوە ئاگدارن 3 پرۆژه یاسا پێشکەش بە پەرلەمانی کوردستان کراوە ئێوە چۆن لەم پرۆژه یاسایانە دەگەن خەریک چین پەرلەمان دەتوانیت چی بکە لەم ڕۆڵە خراپەی کە حکومە نەیتوانیوە پێشتر بیمە کۆمەڵایەتیەکان بۆ خەڵک دابین بکە سەرڕایەوەی کە بەشێکی لە یاساکان جێگای کراوەتەوە. بەڵێ سەرەتا دەمێ ئەمەژە بۆ بکەم کە لە خولەکانی پێشووتری پەرلەمان چەندین پرۆژە یاسا هەبووە لەژێر ناو دروشمی جیاوازەوە بەڵام 2000 ئامانجەکان یەکێک بوون کە بۆ ئەوەی هاوکاری دارایی بۆ هەریەک لە گروپەکان دابین بکرێت کە پێویستە هاوکاری بکەن خۆیان ناتوانن بژێویژانی خۆیان دابین بکەن بەڵام لەم خولەی ئێستای پەرلەمان 3 پرۆژە کە شێوازێکی گشتگیرتریان هەیە لە پرۆژەکانی پێش
پێشووتر لە خولەکانی پێشووتری پەرلەمان پێشکەش بە لیژنەی پەیوەندیدارواتە لیژنەی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و منداڵ و خێزان لە پەرلەمانی کوردستان کراوە. سەرجەمی ئەو پرۆژانە سێ پرۆژەیەکیان بە ناوی پرۆژە یاسای چاودێری و هاریکاری کۆمەڵایەتی، پرۆژەی دووەمیان بە ناوی پرۆژە یاسای دڵنیایی کۆمەڵایەتی، پرۆژەی سێهەمیان بە ناوی هێڵەگشتیەکانی دەستەبەری کۆمەڵایەتی. ئامانج لەم سێ پرۆژەیە وەک باسم کرد ئەوەیە کە دەستەبەری هاوکاری یاخود با بڵێن بژێوی ژیانی ئەو هاوڵاتیانە بکات. بەڵام هەندێک خاڵی هاوبەش و جیاواز هەیە لە پرۆژەکان، بۆیە ئێستا گەشتبینن لە ماوەیەکی نزیک پەرلەمان یاسایەکدا بنێ هیچ نەبێ بەشێک لە مافە بیمە کۆمەڵایەتیەکان بۆ هاونیشتیمانیان دابین بکە. بڵێ سەبارەت بە دەرکردنی یاساکە بڵێ من تا ڕادەیەکی زۆر گەشتبینم بۆی کە خوێندنەوەی یەکەم کراوە بۆ یاساکان. بڵێ بە دڵنیایی خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە و ئێستا راپۆرتی لیژنەی لەسەر ئامادە دەکرێت بۆی بەرزکرێتەوە بۆ سەرۆکایەتی و دوجاریش لە پەرلەمان دەنگدانی لەسەر بکرێ. بەڵام پێش ئەوەی کە ئەو پرۆژانە بخێتە دەنگدانەوە ئامانجی با بڵێن لیژنەی پەیوەندیدار ئەوەیە کە ئەو پرۆژانە یەک بخە بە وەرگرتنی ڕاوبۆچوونی وەزارەتی پەیوەندیدار وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی. هێشتا پرۆژانە یەک نەخراوە. ئێستا لە پرۆسەی یەخستندایە ئەو لەگەڵ وەزارەتیش لە تەنسیق داین بۆی پرۆژەکان یەک بخرێ بۆ وەرگرتنی ڕاوسەرنجی لایەنی جێبەجێکار. زۆر باشە. کاک حسام لەبارەی ئەوەی جەنابەت باست کرد مەسەلەی گەشەپێدانی بەردەوام لە چوارچێوەی حکوومەتی باشدا ئێمە لە هەرێمی کوردستان تا چەند بەدەستی غیابی ئەم مۆدێلە لە حکومڕانیەوە گرفتاوین. کێشەی حکومڕانی باش یاخود حوکەمە ئەمە بەڕاستی ڕنگ بەیەکێ بێت لەو کەم و کوڕیانەی کە ئێمە بەدەستێەوە جیرۆدەین و کاتێک کە بەڕێوەبردننی باشت نەبێ ناتوانانی داهاتوێ فراهەم بکەی کە گەشەپێدانی بەردەوامی تیابێت یاخود تەنمێ مستەدامی تیابێت. حوکەمە یاخود گود گەڤەرنانس کاتێ پێک دێت کە تۆ بەشداریکردن مسۆگەرکەی لامەرکزیت مسۆگەرکەی بەرپرسیاری کۆمەڵێ پرەنسیپە ئەبێ ئەوە جارێ بەشداری هاوڵاتیان ئەبێ لە بریارە گشتیەکان لە بڕێوەبردن لەمانە زیاترکەی و بتوان خەڵک بێنە ناو پرۆسەی حکومڕانیەوە و لایەکی تر لامەرکزیت ئەبێ فراهەم کرێ بۆ ئەنجومەنی پارێزگاکان و زۆر شتی تر هەیە بۆ زانکۆکان. ئەتر ئەمانە زۆر هەوڵێوێ و ئیشێوێت تاوەکو حوکەمە یاخود بەڕێوەبردننی باش یاخود ئیدارە ڕەشیدە لە کوردستانە ئەتوانین جێگیر بکەین. ئەمە لایەکیان بەنسبەت بەڵێ فەرموو. لەبارەی ئەوەی ئێستاە کاک حسام دیدێک ئێستا باڵا دەستە کە دەکرێت بڵێن درێژکراوەی هەمان ئەو دیدەی ڕابردووە کە بەجێ لە جۆرەکان ئەویش بریتە لە بیمەی کۆمەڵایەتیان دێجار لەوە کورد دەکرێتەوە کە بریتە بێ یان گەشەپێدان لەوە کورد بکرێتەوە بریتە بێ لە دابشکردنی پارە بەسەر هاوڵاتیان. ئێمە تا چەند پێویستمان بە ینی پێویستە ئێمە چۆن هاوکاری خەڵک بکرێ بۆەوەی دوجار ئەم هاوکاریە بە نەتیجە هەڵسانەوەی بەدوا بێ یان ئەوەی من ئەو تەباوەکەی دەڵێ ئێمە خەڵک فێری ئەوە بکەین ینی ماسی نەدەینە خەڵک بەڵکو فێری گرتنی یان فێری ڕاوکردنی ماسی بکەین. بەڵێ وەکو ئەمڕۆ لە وەرشەکەی ئەمڕۆمانە شارەزایەکی بواری زانستە مرۆیەکان باسی کرد ئەڵێ پێویستە ژمارەی دەستەبەری کۆمەڵایەتی هەبێ بۆ هەر تاچێکی کورد و جگەلەوە ئەبێ تۆڕێکی ئەلکترۆنی هەبێت و داتابیسێکی ڕێکوپێک هەبێ بۆ ئەو کەسانەی کەوا ئەو گروپانەی کە پێویستیان بە هاوکاریە و جگەلەوە پاش ئەوەی کە ئەمە دادپەروەری ئەچەسپێت لەم بوارەیە لاینێکی تری گرنگ هەیە کە ئەبێ ئێمە بزانین ئەو کەسە چەند بەشێکات بە جۆرەی ڕۆژ و بازار و بە جۆرەی پێداویستەکانی خێزان ئەبێ ئەوە هەڵسەنگانێکی بۆ بکرێ لە لایەکی ترەوە ئەبێ ئامانجمان ئەوە بێ بە گەرخستنی توانای ئەو کەسانە و هەروەها وا بکەین کۆمەلگایەکی بەکاربەر دروست نەکەین کۆمەلگایەکی سست و تەمەڵ دروست نەکەین و ئێمە بتوانین توانای مرۆیی لەو کەسانەیە گەشەی پێبین
و چۆن وا بکەین لە ڕێی ڕاهێنانەوە لە ڕێی ئەو سیستمەی کە بەگەڕێخین بۆ نمونە کەسێک تۆ ماوەی ساڵێک 6 مانگ لە وڵاتان وایە بیمەی بێکاری دەیتێت لەو ماوەیە پێویستە بە دوچوونی بۆ بکرێت لە دوای ساڵەکە ئەگەر کاری نەدۆزیەوە و بەردەوام بوو لەسەر ئەوەی هیچ کارێنەکە ئەبێ بیوەی بۆ شارەوانی ڕۆژانە 3 سعات کاری پێ بکەیت بۆ بیمەی بێکاریە زۆر ڕێگا و شوێن هەیە ئێمە ئەتوانین سوود لە سیستمی ئەڵمانی وەرگین لە سیستمی سوئیدی هۆڵەندی و برادران ئەندامانی پەرلەمان سەردانەکەن سوود وەرەگرن لەوانە ئومێدەوارین بتوانین بە هەموو لایەک سیستمێ دابڕێژرێ کە لە سوودی هەموو خەڵکابێ و بە تایبەتی ئەو خەڵکانەی کە پێویستیان بە هاوکاری و یارمەتیە کاسام هەندێک جار ئێمە جێبستی ئەوە دەبین ینی ئەو هەندێک داتا بڵاوەکرێتەوە لەبارەی ژمارە ئەو خێزانانەی کە لە چوارچێوەی ڕێعای ئیجتیماعی هاوکاری کۆمەڵایەتی دەکرێن ژمارەی بێکاران داتای با بڵێن زۆر دەخرێتە ڕووکە ژمارەی ینی ژمارەیەکی زۆرە ئەم ڕێژە هەژاری و کەم دەرامەتی لە هەرێمی کوردستانە هەیە چ پەیوەندیەکی بە عەقڵەتی مامەڵە و عەقڵەتی ئیدارەدان و مەسەلەی با بڵێن حکومڕانیەوە هەیە پەیوەندی بە کەمی پارەوە هەیە یان بە هەدەردانیش بەشێکە لە دەرئەنجامی ئەم دۆخە نەخێر پەیوەندی بە کەمی پارەوە نییە ئێمە تا 2013 پارەمان کەم نەبوو بودجەمان کەم نەبوو کێشەمان لەوەیە لە هەدەردان هەیە بە فیڕۆدانی سامانی ئەم وڵاتە و لایەکی ترەوە ئێمە بیرمان لەوە نەکردوێتەوە کە هەژاری کەم بکەینەوە و چیمان کردووە بۆی هەژاری کەم بکرێتەوە ئایا ئەم سیستەمەی کە بەکار هاتووە بە 150,000 دینار کەم خاوەن پێداویستی تایبەت یاخود بێوەژنێک یاخود بە ساڵاتچوویەک ئایا ژیانی بۆ فراهەمە کرێ ئەتوانێ ئەو کەسە وا بژی کە بتوانێت ژیانێکی ڕێکوپێکی بۆ دابین بکرێ و کەرامەتی بپارێزرێ ئەمەیان ئێمە ڕاستە بیرکراوەتەوە بەڵام بیرکردنەوەکان ئەوە نەبووە لە چوارچێوەی سیستمێکی ڕێکوپێکی با بڵێن ئامانجداری فەلسفەیەکی لە پشتەوە بێ و خەڵکی شارەزا و بە سوودوەرگرتن لەو ئەزمونانەی وڵاتانی پێشکەوت و ئەوە نەبووە مەسەلەی نەهێشتنی هەژاری کۆمەڵێ میکانیزم و سیستم هەیە ئەقرێتە گەڕ ئێمە بۆ نمونە ئێمە ئەگەر بمانویستایە کرێچێتی نەهێڵین ئەمانتوانی ئەو بودجەی لەبەردەسا بوو ئەمانت ئەو هەموو زەویەی کە درایە خەڵکانێکی وەبەرهێنی زۆر بەڵام ئێمە چیمان کرد هەڵساین ئەوەی کە دوو خانووی هەیە شوقەیەکی جوانمان بۆی دروست کرد لەگەڵ بێلایەک و ئەو کەسەی ینی دەوڵەمەنەکانمان خۆشگوزەرانتر کرد ئەی هەژارەکان چیمان بۆ کردن تا ئێستا لەم دواییە هەوڵدراوە کە شوقە دروست کرێ و خانوو بە نرخێکی کەم بە تێچوونیش کەم واتە ئێمە بۆ چوونەکانمان ئەوە نەبووە ئێمە هەنگاو بنین بۆ نەهێشتنی هەژاری یان کەمکردنەوەی هەژاری بە پێچوانەوە زیاتر لەو ئاستەیە کارمان کردووە کە دەوڵەمەنەکان خۆشگوزەرانتر بڵێ زۆر باشەکە ئاسام دەگەڕێمە وڵات بە وەرگرتنی وەڵامی و پرسیاری هەندێک داتای تر هەیە لەبارەی ژمارەی ملیاردێر و ملیۆندێرەکان لە هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو ڕێژە زۆرەی لە هەژاری هەیە ئەمە چیمان پێ دەڵێ ینی ئەمە چ ئاماژە و چ موعەشرێکە بۆ دابەشبوونی چینایەتی لە هەرێمی کوردستان کە لە پشتی سیاسەتێکی دیاریکراوەیە بەڵام دەمەوێت وەڵامی پرسیاری ئەوە لە تریفەخان وەگرم لەبارەی دواتێژینەوەی ئێوە سەبارەت بە مەسلەی با بڵێن بڕی ئەو بودجەی بۆ هاوکاری کۆمەڵایەتی لە چوارچێوەی میکانزمی ئەو بودجێ وەروە مەسلەی دادپەروەری و یەکسانی لە شێوازی دابشکردن دەرئەنجامی ئەم توێژنەوەی ئەوە چیمان پێ دەڵێ کەم کە ئەم توێژینەوەی مەیدانی کە ئێستا ئەنجاممانداوە لە سنتەری توێژینەوەی پەرلەمان بە هاوکاری ڕخراوی کێدۆ بەردەوامیە کە بۆ ئەو توێژینەوەی کە لە ساڵی پار ئەنجامماندا تایبەت بوو بە خوێندنەوەیەک بۆ ڕۆژی بیمە و هاوکاریەکان لە هەرێمی کوردستان لە یەکێک لە گرنگترین دەرئەنجامەکانی توێژینەوەکەی سەبارەت بە ڕۆژی بیمە و هاوکاریەکان ئەوە بوو کە
پێمانی دەوت پەرشوبڵاویەک بەڕاستی هەیە لە پێدانی ئەو هاوکاریانە واتە بە سیستەم ڕێک نەخراوە بەڵکو لەسەر ئەساسی زیاتر چۆن دەڵێ بەزەی پیاهاتنەوە و لەسەر ئەساسیەوەی کە دیارترین ئەو کەسانی لە کۆمەلگا کە مەحرومن ناتوانن هیچ داهاتێکیان نییە کە بە تایبەتیش زیاتر تەرکیز لەسەر گروپی ژنان کراوە ئەو هاوکاریان پێ بدرێ لەبەر ئەوە هەندێک هاوکاری ترمان هەیە لە لای حیزبەکانەوە حیزب جیاوازەکانەوە دەدرێت بە هاوڵاتیان ینی لە 2000 ئەو پارانەگە کۆی کێوە هەمووی لە بودجەی هەرێمی کوردستانەوە دابەشکراوە هاوکاری کۆمەڵایەتی لە ڕێگای حکوومەتەوە پارەداتە خەڵک ئەمە چییە یعنی مەبەستم ئەمە چەند مامەڵەیەکی ئەخلاقیانەیە کاتی تو لە ڕێگای هاوڵاتیە کە برسی بێ تو مەعیدەی بەتاڵبی تو بتوێ فکریشی بکڕی ئەمە لە ڕووی ئینسانیەوە حاڵەتیشی دروستە من پێم وایە دەبێت تۆزێک واقعیانە بڕوانینە وەزعی هەرێمی کوردستان لە ساڵانی پێشودا بەداخەوە بە هۆی بوونی شەڕی ناوەخۆ و دابەشبوونی دوو ئیدارەیی ناوچەکە وای کرد کە بژێوی ژیانی خەڵک بە تەواوی زۆر زۆر بەڕاستی ئاستی داراییان خراپ بێت بۆ ئەوەش کە ئەو خەڵکە هەواداری دوو حزبی سەرەکی بوون لە هەرێمی کوردستان وەکو چۆن دەڵێ پاداشتێک یاخود بۆ هەوادارانی هەریەکە لە حزبە دیارەکان خۆی بە قەرزداری هەستم دەکرد بە قەرزداری هاوڵاتیانە دەزانی بەشێک لە هاوکاری بۆ دابین کردو دەزانی کە لەم دەرئەنجامی ئێوە پێگەیشتن یەکسانی نەبووە دادپەروەری نەبووە لە مەسەلەی ئەو هاوکاریانی کە حکوومەت پێشکەشی کردووە من پێم وایە ئەو بەشە هاوکارەیەکی لەلایەن حیزبەکانەوە دابین کراوە زۆر بە شێوەی هەڕەمەچی بەواتە هەر کەس ولایەنێک هاوکاری بەشێک لە هاوکاری دابین کردو بۆ بەشێک لە هاوادارانی ئەم نایەکسانی و نادەتپەروەری بەشێکە من لە ئەنجامی توێژینەوە مەیدانی ئێستا کوردمانە ئەو حاڵەتە زۆر زۆر کاڵ بۆ تۆ بە خۆشبەختانە لەم سەردەمی ئێستاماندا بەڵام لە ساڵانی ڕابردوو بمانەوە نەمانەوێت بەڕاستی شتێکی لەو جۆرە کراوە ئێستاش نزیکەی زیاتر لە 20,000 موچەی تایبەت لەسەر بودجەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەدرێت کە ینی بودجەی تایبەتە کە ئەوانەش ئەوە بوون کە هاوکاری حزبی بوون بۆ هەوادارانی حزبەکان بەڵام ئێستاش لە بودجەی وەزارەت دەڕوە کەواتە پێویستە چی بکرێت لە داهاتوو بۆی ئێمە با بڵێن ئەو ڕوئایی هەیە هاوکاری کۆمەڵایەتی 2000 گەشە پێدانی بەدواوە بێ هەڵسانەوەی سەرپای خۆیانی بەدواوە بێ و یەکسانی بەدواوە بێ چی بکرێ بەم ئاراستەیە بەڵام ئەوە دەکەمە وەرگرتنی دواتێگەیشت کاتی بەرنامەکەم کۆتاییاتوە دواخاڵ دەگەڕێمەوە لای کاک پرسیاریش لە کاک حسام کرد پێشتر لەبارەی کاک حسام ئێوە ئاگدارن هەندێک داتا ئێمە بڵاوەکرێتەوە لەلایەن خودی لایەنە پەیوەنددارەکان ئێمە چەند 100 ملیاردێرێکمان هەیە لە بەرامبەرەوە چەند هزار ملیارد دینارێکمان هەیە لە بەرامبەرەوە ڕێژەی بەتاری بەتاڵە و ڕێژەی بێکاری و هەژاری دیارە لە هەرێمی کوردستانە ئاراستەی جیاوازە چینایەتیەکان لە هەرێمی کوردستان بەرەو چه ئاسۆیەک دەڕواتن لە ڕاستیە ئەوەی کە هەستی پێکرێ چی لە بازاڕی هەرێم و چی لە سەر ئاستی چینایەتی چینی ناوەڕاست بەرەو پوکانەوە ئەڕوات و چینە بەرزەکان ملیۆنێر و ملیاردێر زیاتر دەوڵەمەنە بن و چینە ئەو چینەش کە چینی ناوەڕاستی پێوترا بەرەو هەژاری ئەڕوا هەندێکی خۆت هەموو ئەزانین کە چینی ناوەڕاست چینی مامناوەند ئەبێتە هۆی گەشەپێدان و هۆی پێشخستنی ئابووری و کۆمەڵایەتی لە وڵاتە بەڵام بەداخەوە ئەو چینە لای ئێمە تووشی ئەوە هاتووە کەوا زۆری بە هەردوو لایشکایەوە هەندێکی بەرە و لە دەستدانی سەرمایە و ئەو دەوڵەمەندبوونەی ئەو دەوڵەمەندبوونە نائاسایی جەنابەت باسیەکەی تا چەند دەرئەنجامی هەژاربوونی بەشێکی زۆری زیاتری خەڵکە دەرئەنجامی سیاسەتێکی دادپەروارانەیە کە ئەوانی دەوڵەمەند کردومە بەستمەوەی بڵێم کە ئەوەی ئەوەندە سەد کەسی کردوتە ملیاردەر بەرئەنجامی هەوڵ و تێکۆشانی ئەوان بووە بە دەستی خۆیان یان بەرئەنجامی زەرەردان و بەشێک لە پارەی بەرامبەر بووە لە ڕاستیە زۆر لەو دەوڵەمەندانە ناتوانم بڵێم هەمووی
توانیان لە هەندێک ڕێگاوە پێ بگەن بۆ نمونە پارچە زەوی دراوە تێ بە خۆڕایی ئەو شقەی لەسەر دروست کردووە یاخود خانووی لەسەر دروست کردووە هەمووی لەوانەیە 40,000 دۆلاری تێچوو بێ بە خزمەت گوزاریشەوە ئەویش 20,000 بۆ دانی ناگاتە 6,000 دۆلاریان 7,000 دۆلار بەڵام ئەی فرۆشێ بە 170,000 یعنی 100,000 قازانجەکە جار وایە لە شقەیەک یان لە ڤێلایەک یان لە خانوویەک ئەمە لە کاتێکە زەویەکەی بە بەلاژ وەرگتووە زۆر باش نەش بۆتە هۆی ئەوەی کەوا کەسێکی هەژار سوودی لێ بینێ و بچێ مەسن بەکرێتیایدا بنیشەیان وەکو مڵک سوودی لێ بینێ ئەمە شێواز یەکێ لە شێوازەکانە کە بوو بە هۆی دەوڵەمەندبوونی زۆر کەس لەوانەی هەندێکیش بەڵێ کاسام زۆر سپاس کاتی بەرنامەکەم کۆتایە توە تریفەخان لە ماوەیەکی زۆر کورتە ئەو پێشنیارانی ئێوە کردوتانە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە چیە بەڵام تکایە زۆر بە کورتی سەرەتا دەمەوێت ئەمەژە بۆ کەم ئامانجی توێژینەوەکان کە کراوە پێشتر لەسەر بیمەی کۆمەڵایەتی و ئامانجی ئەو پرۆژانش کە ئێستا لە پەرلەمانی کوردستان لە بەردەستدایە ئەوەیە کە دووبارە ڕێخستنەوەی هەموو ئەو هاوکاری داراییانی کە لەلایەن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە دەدرێت دووبارە ڕێک بخرێتەوە و باشتر بکرێت بۆ مانایی کە بژێویژیانی ئەو هاوڵاتیانی کە ناتوانن بژێویژیانی خۆیان دابین بکەن بەرپرسیارەتی حکوومەتە بۆیان دابین کە هاوکات تەرکیز کراوەتە سەرکەرتی تایبەتیش کە هەموو هاوڵاتیەک لەم هەرێمی ئێمەدا پێویستە بژێویژیانی زەمانەتی دارایی بکرێت چ لە کەرتی گشتی چ لە کەرتی تایبەتی. تریفە سۆفی توێژەر لە سنتەری توێژنەوەی پەرلەمانی کوردستان و ماستەر لە کۆمەڵناسی وەروەها سام حەکیم بەرزنجی بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی گەشەپێدانی ئابووری کوردستان سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەڤڕۆ بەم زۆراتینە کۆتایێنان بەمەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ بینەران کاتێدا لەبارەی ماف و ڕەوشی بیمە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان و ئەو چێشە و گرفتانەی لە ئێستا بەهۆی غیابی دیدێکی ڕوون لە هەرێمی کوردستانە باڵادەسا تاڵقێکی تری بەرنامەی ئەڤڕۆ قسەکردن لەسەر بابەتێکی تری پەیوەندیدار بە ژیانی زەواچی پێتان دەگەینەوە کاتێکی خۆش بۆ هەمولایەک سپاس بە ئەوڕیانم لە سلێمانی و لە هەولێر.